خراپی دارایی خەڵک بۆ چوونی جیاوازی لە نێوان لایەنە سیاسیەکان دروست کردووە. مەجبورین باز لە مبارڕاتی لامەرکەزی بکەین. ئێمە لە پانێڵێکدا کە پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن لە ژێر ناونیشانی لامەرکەزیەت وەک ڕێگە چارەسازی کردبوو، پەرلەمانتارێکی یەکێتی بڕوای وایە لامەرکەزیەتی ئیداری و دارایی لە پێویستیاتی بەڕێوەبردننی لامەرکەزیەتن و دەژڵێت لەگەڵ پەکخستنی پەرلەمان سەرجەم دەسەڵاتەکان براونەتەوە هەولێر. لامەرکەزیە دەبێت دەسەڵاتی ئیداری، کارگێڕی، مالی هەمووی بەیەکەوە بێت. ئەگەر تۆ دەسەڵاتی ئیداری دایە و دەسەڵاتی مالی نەدایە بەڕاستی هیچ پێ ناکەوێت. یەکێک لە ڕێگە چارەسەرە هەرە باشەکان بۆ ئەم دۆخە چەق بەستووە بریتە لە پیادەکردنی سیستەمی لامەرکەزیە. ئەم جارەش لەمە زۆر بەداخەوە بە تایبەتیش لەوە ساڵێک تێپەڕەبێ بەسەر پاخستنی پەرلەمان. لەو ڕۆژەی پەرلەمان پەخرا لەو ڕۆژەوە یەک لامەرکەزیەت لەم هەرێمیانەوە هەموو دەسەڵاتەکان براوەتەوە پایتەخت. پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لامەرکەزیەتی مطلقی ناسیادیایە هیچ ئیشکالێکی لەوە نییە. هەر لە پانێڵەکەدا نوێنەری پارتی دیموکرات دەڵێت قسەکردن لەسەر لامەرکەزیەت لە دوای کردنەدەرەوەی گۆڕان لە حکوومەت هاتووەتە ئاراوە و بڕوای وایە لامەرکەزیەتی دارایی سەردەکێشێ بۆ لامەرکەزیەتی سیاسی و لامەرکەزیەتی سیاسی ژواتە دابەشکردنی سامان و دەسەڵات کە ئەوەش بۆ هەرێم نەگونجاوە. لە لامەرکەزیەتی مالیشە کاتێک کە ئێمە تەحەفوزمان هەیە یان بە دیدگای من کاتێک کە ئەبێت تەحەفوزت هەبێت لەسەرەوەی کە نابێت لامەرکەزیەتی مالی مطلق بۆ مەسایلە سیادیەکان هەبێ لەبەرەوەی لامەرکەزیەتی سیاسی دروست ئەکات لە نەتیجەیە واتە ئەگەر هاتوو دەسەڵاتی مالی ڕەها بۆ بابەتە سیادیەکان درا بە هەیئاتە مەحەلیەکان یان ئەنجومەنی پارێزگاکان یان شارەکان چ دووەک چ سلێمانی چ هەڵەبجە ئەوە سەر ئەکێشێ بۆ لامەرکەزیەتی سیاسی لەبەرەوە لامەرکەزیەتی سیاسی بۆ دۆخی یاسای کوردستان موجب نییە. کێشەی گەورەی کوردستانەوەی ئێمە لە کوردستان سیستەممان نییە. عومەر گوڵپی بەڕێوەبەری کار و کاروباری کۆمەڵایەتی سلێمانی و بەشداربوو لە پانێڵ و شارەزا لە بەڕێوەبردن باز لەوە دەکات ئەوەی لە هەرێمدا جێبەجێ دەکرێت نە سیستەمی لامەرکەزیە و نەمەرکەزی بەڵکو بە فەوزا وەسفی دەکات و دەڵێت لە هەرێمێکدا پۆلیسێک بتوانێت وەزیرێک ڕەوانەی ماڵەوە بکات دەبێت چه جۆرە سیستەمێک پەیڕەو بکرێت. لە کوردستانە نەوەکو بەڕێوەبەرگشتەکان و پارێزگارەکان دەسەڵاتیان وەزیرەکانیش دەسەڵاتیان تۆ لە ناو سیستەمێکای و پۆلیسێک دەتوانێت وەزیرێک بنێرێتەوە بۆ ماڵەوە معناوێت و هەر سیستەمە نییە لە ئەساسە شتێک زاڵە کە نازانی چی لە بێزگە لە فەوزا هیچ ناوێکی تری ناتوانانی بۆ بدۆزیتەوە. لە کوردستانە وەزیرەکان داد و بێدادیانە بەهۆی نەبوونی دەسەڵاتەوە بەهۆی نەبوونی بودجە و میزانیەوە بەهۆی نەبوونی هەموو شتێک بێ بگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی یاخود بگەڕێنەوە بۆ لیژنەیەکی بچووک لە ئەنجومەنی وەزیران کە پێوترێ لیژنەی ڕوبەڕوونەوەی قەیرانەکان. لە دوای پەخستنی پەرلەمان لە سلێمانیەوە دەنگێک بۆ چەسپاندنی لامەرکەزیەت بەرز بوویەوە کە ئەنجومەنی وەزیران و پارتی خستە جوڵە و لە دوایەوەش ئەنجومەنی وەزیران با بیانووی بوونی قەیرانی دارایی زۆرینەی دەسەڵاتەکانی لە پارێزگار و قایمقامەکان سندەوە و با پێچەوانەی یاسایی ژمارە سێی ئەنجومەنی پارێزگاکان سیستەمی مەرکەزیەت بووە ئەرزی واقع لە هەرێمدا. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. بەڵام ڕەزان ڕاستە